دکتۆر شوان شەرعی مامۆستا لە زانکۆی ئەمریکی لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە. ئەمانوێ زانیاری زیاتر لە جەنابیان وەربگرین بزانێکین ژێرخانی گاز لە هەرێمی کوردستان چ بارودۆخێکی هەیە. زۆر بەخێر هاتن دکتۆر. سەرەتا با لە کۆرمۆرۆ دەست پێ بکەین، باسێکی کێڵگەی کۆرمۆر وە گرنگیەکەیمان بۆ بکەن و بە بڕوای ئێوە ئەم کێڵگەیە ئەتوانێت چ پێگەیەکی هەبێت لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەش. بەڵێ بەتەکید ئەتوانین بڵێن داهاتووی وزە بەتەکید دەگەڕێتەوە بۆ غازی سروشتی نەگنەوت. ئەمە زۆربەی توێژەران لەم بابەتە پێم وابێ هاوڕان لە بیرمان نەچێەوە بەرهێنانێکی زۆر کراوە لە غازی سروشتیدا، بەڵام تا ئێستا ئەتوانین بڵێن چەند پێشکەوتنی بە خۆی و بینەوە، بەڵام پێشکەوتنی تریشی ماوە. ئەتوانین بڵێن تا ئێستا ئەگەر بمانەوە بڵێن بە تایبەتی لە بواری ژێرخانی کەرتی با بڵێن غازی سروشتی زیاتر ئەتوانم بڵم لەو بوارەوە تۆزێک گەشە پێدانی زیاترمانەوە. بەم بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن ئەگەر پێت خۆش بوو زیاتر باسی واکەین گەشەکردەکان چۆن بۆ چۆن بەرەوە دکتۆر بە بڕوای جەنابتان ژێرخانی غاز لە هەرێمی کوردستان ئەوەندە هەیە کە بەبێ بە جێگرەوەی نەوت و جێی نەوتمان بۆ بگرێتەوە. هەڵبەتە بابیرم نەچێت جەنابتان جگەلەوەی کە مامۆستان لە زانکۆی ئەمریکی لە ناوەندێکی توێژینەوەش کاری توێژینەوەکەن لە بواری نەوت و غاز. باسی ئەوەشمان بۆ بکەن و دواتر وەڵامی پرسیارەکەشمان بنەوە کە ئایا ئەتوانێت غاز بێ بە جێگرەوەی نەوتیان نا. بەڵێ سپاس بۆ پرسیارەکە و من توێژەریشم هەر لە سنتەری زیاد جعفەر بۆ وزە و سامانە سروشتەکان بەنسبەت پرسیارەکەتەوە. بەڵێ ئەتوانم پێم خۆشە ئەو پرسیارەت لە دوو خاڵە کۆی بکەمەوە با بڵێم جوابت بەمەوە. ئەتوانین بڵین غازی سروشتی لە ئێستادا جێگرەوەی نەوتە لە وەبەرهێنانی کارەبادا لە هەرێمی کوردستان. لە ١٨ وەبەرهێنانی کارەبا لە هەرێمی کوردستانە پشتە بەستێ بە غازی سروشتی، نەک با بڵێن نەوتی قورس یا دیزڵ. بیریشمان ناچێت لەم ڕۆوە غازی سروشتی ژینگە دۆستە و ئاسان مامەڵی لەگەڵا دەکرێت. ئەمە خاڵێکی زۆر باش. بەڵام پێم خۆشە لێرە باسی ئەوش بکەین کە خاڵی دووەمە غازی سروشتی ناتوانێت جێگرەوەی لە ئیستادا باس دەکەم. ناتوانێت غازی سروشتی ناتوانێت ببێتە جێگرەوەی نەوت لە دابینکردی داهات بۆ هەرێمی کوردستان. لەم خاڵە بۆ ئێمە خۆتان زانین لەواچە لە سەر و 1985 با بڵێن لە سەر و 1985 داهاتی نەوتی با بڵێن داهاتی هەرێمی کوردستان لە نەوتەوە دێ. لە ئیستادا ناکرێت ببێتە جێگرەوەی با بڵێن نەوت لە بواری داهاتدا. ئەگەر پێت خۆش بوو بۆ ئەتوانم پێویستە جیاوازیە بکەین لە بینی نەوت و غازە سروشتی غاز ئەگەر دەرفەت هەبێ لەسەر و جیاوازی پێم خۆشە ڕوونکردنەوە زیاتر. بێگومان من جەنابەت وتت لە ئێستاە لە ڕۆی داهاتەوە ئەوەی کە من وەرم کرد لە وەڵامەکەی جەنابتان لە ڕۆی بەرهەمهێنانی کارەباوە هەر ئێستا غاز جێگرەوەی نەوتە بۆ هەرێمی کوردستان، بەڵام لە ڕۆی داهاتەوە ناتوانێت. بۆچی ناتوانێت؟ وەکو پێم وتی ئیستا زۆر باشە ئەبێ جیاوازیە بکەین لە نێوان غاز و نەوتە. طبعا ئەتوانم بڵم لەم ڕواوە جیاوازن بۆ خاڵی یەکەم هەناردەکردن. ئەگەر سێری هەناردەکردنی نەوتکەی زۆر بە ئاسانی مامەڵی لەگەڵدا دەکرێت. ئەگەر بۆری نەبێت تۆ توانی بە تەنکەر بینیتە دەرەوە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم نرخی نەوت بە شێوەیەکی گشتی نرخێکی با بڵێن جیهانی هەیە ئەو بەو شێوێ مامەڵی لە دەگەڵدا دەکرێت. خاڵێکی تر کە زۆر گرنگە بۆیە کە جیاوازیەکە ڕوون بێ لەگەڵ غازی سروشتیە کڕیاری نەوت. تۆ ئەگەر ئیمڕۆ پێت خۆش بوو لەگەڵ ئەم کڕیارەیە مامەڵە ناکەی بەیەکی شتری دەفرۆشی. بەڵام لەگەڵ غازی سروشتی ئەمە جیاوازە. ئەمە ژواکە کە نەبێتە داهاتێکی با بڵێن نەبێتە جێگرەوەیەک بۆ داهات بۆ هەرێمی کوردستان بۆ. لێرەیە پێویستە ئاماژە بۆ بکەین ئێمە پێویستمان بە هەناردەکردنی غاز هەیە. تا ئێستا نەمانتوانی و هەناردەی بکەین. باشە بە دوو جۆر هەناردەی غاز دەکرێت. یەکەم بە دابینکردنی بۆرێکی تایبەت بۆ غاز. باشە ئەگەرمانێ بڕێکی زۆر بنێرینە دەرەوە. خاڵی دووەم کە پێڵەن LNG کامە لە ڕێگەی کەشتیەوە لە دەریاوی نەریتە دەرەوە، بەڵام ئەبێ ئەم غازە سروشتیە سار بکرێتەوە و کامەش تێچوونێکی زۆریە بێ بەم ڕێگەوە بینێریدە دەرەوە. جارێ ئێمە ئەمەمان نییە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم مەوزوعی نرخی غازی سروشتیە کە نرخی غازی سروشتی جیهانی نییە.
نرخێکە بە پێی ناوچەکان دەگۆڕێت بە پێی جیۆپۆلەتیکس و با بڵین جغرافی سیاسی و ناوچانە دەگۆڕێت و نرخەکەش پێویستە بێ بەو ناوچەیەوە. با یە خاڵی تر عفوم کە بە ئەوە چکەوە گرنگە بەلامەوە بەنسبەت کڕیاریشەوە. ئەمە باسی نرخەکەی ماگە کڕیاری غازی سروشتی جیاوازە. ئەبێت تۆ بە شێوەیەکی درێژخایەن ئەم گرێبەستانە نەبکەین ناتوانانی بە دڵی خۆ بڵێ ئیمڕۆ پێتە فرۆشم یاننا زۆربەی گرێبەستەکانی غازی سروشتی لە ساڵ بۆ 2 ساڵ تێپەر دەکات. ئەم سێ خاڵە کۆکەینەوە لە ئیستادا بۆیە ئەتوانین بڵێ نابێتە جێگرەوە. باشە دکتۆر من بۆ خۆم وەکو گوێگەر ئەوەی کە لا وەڵامەکەی جەنابتان وەرم گرت ئەوەیە کە لاوازی ژێرخانەکان بە دەرەجەی یەکەم ڕێگرە لە بەردەمەوەی کە ئێمە غازی سروشتی هەنار دەبکەین لەبەرەوەی کە وتان یەکەم پێویستی بە بۆریە کە ئێمە و بۆریەمان نییە دواتر ئەبێ غازەکە ئەگەر ناشلی بکەینەوە کە دیسان ئەوەشمان نییە و ڕەنگە لاوازیەک لە پەیوەندیەکانمان لە بڕێ باسی کڕیارەکانیشتان کرد ئەگەر من هەڵم ڕاستم بکەنەوە واتان نەبوونی ژێرخانەکان گەورەترین بربەستە بۆ هەناردەی غازی سروشتی لارێمی کوردستان. یەکێکە لە فاکتەرەکان ناتوانین بڵین فاکتەری تریش هەن تێگەی ئێمە سێریکەین ئەتوانین پرسیاریەوە بکەین لە دااتوە بۆچی تا ئێستا نەمانتوانیوە هەناردە بکەین وڵاتانی تر بەڵام تاکید ژێرخان یەکێکە لەو خاڵە گرنگانە بەڵام خاڵی ترمان زۆرەگە پێت خۆش بوو باسی و خاڵانەش دەکەین. باشە دکتۆر ئێمە لە زۆربەی کەرتەکان و بە تایبەتی کەرتی وزە لە ئاستێکی بەرزا پشتمان بە وەبەرهێنەری دەرەکی بەستووە بە بڕوای ئێوە ئەم هێرشە وەخت و ناوەختانە کە جاروبارەکرێتە سەر کۆرمۆر لانی کە مەگەر هێرش نەکرێتە سەری مەترسی دێتە سەر هیچ کاریگەری دروستەکە لەسەر وەبەرهێنانی دەرەکی لە کێڵگەی کۆرمۆر؟ بەڵێ ئەتوانم با بە شێوەیەکی گشتیش باشتیگە نەک تەنها کێڵگەی کۆرمۆر بیرمان نەچێ هێرشی درۆنی بۆ سەر کەرتی وزە بۆتە دیاردەیەک ئەم دیاردێش نوێە چەند ساڵێک لەمەوە پێش هەیە و ئەم دیاردێ دروست بووە و ئەم دیاردێش بەڕاستی هەر هەرێمی کوردستان ناگرێتەوە زۆربەی ئەبێتوانم وڵاتە زلهێزەکانیش بەمەوە جیرۆدەی بوون بۆ نمونەگە سێری ڕووسیا بکەی زۆربەی پاڵەتگەکانی تووشی هێرشی درۆنیە بنەوە. لێرا مەقسەم چییە؟ ئەم هێرشە درۆنیانە کاریگەریی خراپی هەیە لەسەر ڕاکێشانی و بەرهێنانی دەرێکی بۆ کەرتی غاز لە هەرێمی کوردستاندا. بیرمان نەچیامیانی ئەوە زۆر گرنگە ئێمە تا ئێستا ئەگەر سێری بکەی ئێمە بەڕاستی من نەمبینیەوە بەرهێنانێکی کۆمپانیایکی نوێ باسی کۆمپانیای نوێ کۆمپانیایکی نۆم نەبینیەوە بێ وە بەرهێنام کە لە کەرتی نەوت و غازی سروشتا لە هەرێمی کوردستان ئەو کۆمپانیانە زیات پێشتر بوونیان هەبووە لێرەوە بەرهێنانیان کردووە بۆ نمونەکە جەنابیشتا پێشتر باسی کرد کۆمپانیای SKN باشە ئەو خۆی پێشتر لە کەرتی بابڵی نەوتە و بەرهێنان دەکات باش نییە ینی کۆمپانیایکی نوێن نییە بۆ HKN ببوورە خۆی پەیوەندێکی باشیشی هەیە با بیرمان نەچێت لەگەڵ واشنگتنە ئەمە هاوکاریەکی کردو کە زیاتر بتوانێت وە بەرهێنانکە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین درۆن کاریگەرێکی باشی نییە لەسەر کەرتی با بڵین غازی سروشتی هەرێمی کوردستان. باشە دکتۆر بابەتێکی ترکە هەیە هەندێک پرۆژە لە ماوەی ساڵی ڕابردووە ینی گرێبەست کرا بۆ کۆکردنەوەی غازی هاوڵ لە عێراق باسی هەموو عێراقەکەین بۆی پرسیارەکانمان هە لە هەرێمی کوردستانە نەمێنێتەوە بۆچی ئەم پرۆژانە ئەوەندە بەخاوی ئەچنە پێشەوە ئەزانین کە عێراق لە ئاستێکی بەرزا پشت بە هاوردە ئەبەستێ ئەم هاوردەیە بەڕاستی زیانی بە ئابووری عێراق گەیاندووە هەر نەک ئابووری لە ڕووی سیاسیشەوە زۆر لەسەری کەوتووە لە بەرەوەی غازی پێویستەتی لە ئێران و هاوردەیەەکە بۆچی پرۆژەکان یان گرێبەستەکانی کۆکردنەوەی غازی هاوڵ لە عێراق ئەوەندە خاون نابینین بە کردارێکی بەرەو پێشچوونێکی ئەوتۆ بەخۆیانەوە بین. بەڵێ پێم خۆشە پێشەوەی جوابی و پرسیارەش بەمە مادەم ئێمە باسی هەرێمی کوردستانمان کردووە ئەگە بکرێت دەرفەت هەبێ باسی وەشکین بۆچی کە کوردستان ئەتوانی لە دوایان وەڵامدانەوەی پرسیاری بەڕستان ئاماژە بۆ بین بۆچی هەرێمی کوردستان نەیتوانێت تا ئێستا بابڵم غازی سروشتی هەناردە بکە بە تایبەتی بۆ تورکیایان بۆ عێراق بەڵام بە حەزەکەی ئێستا جوابی ئەم پرسیارەت بەمەوە سەبارەت بە عێراق ئێمە بە عێراق ئەگە سێریکەین لە عێراقدا بەڕاستی کێشەی عێراق مۆزوعی نەبوونی غازی سروشتی نییە کێشەکە دەرمانیە عێراق غازی سروشتی زۆرە بەڵام کێشەکەی چیەتی ژێرخانی غازی سروشتی کەمە کەمەش پێویستی بە وەبەرهێنانێکی زۆری هەیە بیرمان نەچێگە سێری ئەو لیستانە بکەین ئیسا لیستی بە تایبەتی لیستی ئەو دەوڵەتانەی کە غازی سروشتی دەسووتێرن ئەگەر هەڵە نەبم یەکەم وڵات ڕووسیا دووەم وڵات ئێرانە سێم وڵات عێراق
عێراق ئەگەر داتایەکیشە بمێت بەپێی ئەوەی لە چەند ساڵی ڕابردوودا نزیکەی 7 بۆ 20 ملیار مەتر سێجە ساڵانە غازی هەواڵی سووتاندووە کە ئەگەر ئەم ڕەبێنین کۆیکینەوە ئەتوانم بڵێم سێ ئەوەندەی بەشی سێ ئەوەندە زیاترەکە کە لەو بڕێی کە لە ئێرانی دەکڕێ و دەیهێنێ سێ ئەوەندە زیاتر ئەمە بڕێکی زۆرە بەڵام هۆکارەکان چین ئەمە طبعاً ئەمەوەکو تەکنیک لایەنە تەکنیکەکە پێم وتی هۆکارەکان چین بە یەکەم لەوە دەست پێ بکەین من بیرمان نەچێت لە ساڵی 2014 بۆ حەڤە عێراق ڕوبەڕووی گروپی داعش بووە کە ئەمە لە خۆیان سەقامگیریەکی با بڵین بۆ ئەوە بەرهێنان نەهێش لە عێراق باشە لە هەمان ساڵە 2014 نرخی نەوت دابەزی ئەمە داهاتی دەوڵەتی عێراقی کەم کردەوە وای لێ کرد زۆر تەرکیز نەکاتە سەر ئەم پرۆژانە ئەمە لەباری ئەم خاڵەوە خاڵی دووەم مۆزوعەوە بیرمان نەچێ کامەش زۆر گرنگە مۆزوعی جیۆپۆلیتیکس واتە جوغرافی سیاسی لێرە بیرمان نەچێ هەندێک ئاکتەر هێن لەم ناوچانەدا بە حقیقەت پیان خۆش نییە و بەرهێنان با بڵین گەشەکردن لە کەرتی غازی سروشتیدا لە عێراقا بەرەو پێشەوە بچێ گە دیقەتی بێ هەندێک پەرلەمانتار هەیە وا دەکەن لە ناو عێراقدا لە ناو پەرلەماندا ڕێگری بگرن لەو پرۆژانەی کە بێتەوەی بەرەو پێشچوونی ئەم پرۆسەیە کاتە لانی ئێمە جیۆپۆلیتیکسیشمان هەیە جوغرافی سیاسی ئەمە کە زۆر گرنگە بیریشمان نەچێ کە خاڵێکتر زۆر گرنگە ئێمەش کە پێڵین باسی ئەوەی لێوە دەکەین کە مەوزوعی بیرۆکراسیە شێوازی ئەم تەعاملکردنی دەوڵەتی عێراق لەگەڵ کۆمپانیا بیانەکانە زۆر ئەیان هێن و ئەیان بن و تا پرۆژەیە جێبەجێ دەکرێت ینی ئەم هاتن و بردنە ئەم کۆمپانیا نێودەوڵەتەکان با بڵێن هیلاک دەکات ئەمە خاڵێ ئەو خاڵش کە لێراک لە بواری بیرۆکراسیە پێم خۆش ئاماژەی پێ بدەم یەکێک لە خاڵەکان شێوازی گرێبەستی دەوڵەتی عێراق لەگەڵ کۆمپانیانەیە کە زیاتر شێوازی گرێبەستی خزمەتگوزارین کە بڕێکی کەم پارە دەدا بم کۆمپانیانە کە قازانجکەن ئەوانیش ئامادە نین ئەم سێ ئەتوانم بڵم سێ خاڵە ئەگەر بێنین کۆی بکەینەوە و چارەسەری بکەین بەڕاستیەکەی ئەتوانم بڵم کێشەی کارەبای غازی کێشەی کارەبا لە عێراقدا زۆر کەم دەکاتەوە. باشە دکتۆر بابەتێکی تر باسی هەناردەمان زۆر کرد بەڵام باسی دابینکردنی غازی عێراق خۆ هەر لە وڵاتەکەیترم بابەتی هەناردەنیە ئێمە ناتوانین ئەم لاوازیانە کە ئێستا جەنابەت باست کرد لە عێراقا هەیە پرۆژەکانی بەخاوی ئەچێتە پێشەوە بیقۆزینەوە بۆی کە غازە سروشتیەکەمان داهاتمان بۆ بەدەست بخا لەلایەن عێراقەوە غازی عێراق دابین بکەین لە هەرێمی کوردستانەوە ئەتوانین بەڵێکو پرسیارێکە وکوتم بۆچی ئێمە ناتوانین غازی سروشتی هەمان ئاستەنگمان کە لە هەناردە هەیە و دابینکردنی غازی عێراقیش هەمانە واتە ئاسانتر نییە بۆریەکان بۆ عێراق جێبەجێ بکەین و پێی بفرۆشین بەڵێ طبعا ئەگەر من لێرە لە دوو خاڵە جواب تێمە خاڵی یەکەم با پێویستی بکەین بە هەناردەکردنیە بە هەناردەکردنی غازی سروشتی بە عێراق دووەمیشانە هەناردەکردنی غازی سروشتی بە تورکیا پێم خۆشە چکەوەش گرنگە بۆ ئێمە لەبارەی پرسیارەکەتەوە بەڵێ ئێستا ئێمە ئەگەر بیرمان نەچێ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ کوردستان غازی سروشتی هەناردەی عێراق دەکات چۆن بەڵام لە ڕێگەی وێزگە کارەبایەکانەوە غازەکان دەیا بە وێزگە کارەبایەکان و بڕێک لە کارەبا دەدرێ بە عێراق ئەمە پرۆسەیەکی باشە بەڵام بیرمان نەچێ بۆ ئەوەی کە ئێمە زیاتر ئەم ژێرخانی ئابووریە و ئەم شێوازی بۆریە کە دابینیەکەین لەگەڵ عێراقا پێویستمان بە گرێبەستی یا ڕێککەوتنی سیاسی و یاسایی هەیە لەگەڵ بەغدادا بەڕاستی ئەمەش ئاسان نییە تێگەی ئێمە لایەنە سیاسەکەشی بیری لێ بکەین و هەرەوە نییە کە بە ژمارە هەندێک جارێ ژمارە هەموو شتێکمان پێ ناڵێ ئەمە کەواتە ئاستەنگەکەی چییە مەوزوعی یاساییە مەوزوعی سیاسیشی هەیە بە ئێمە لەگەڵ عێراقا جایکەینەوە چارەسەری بکەین بەنسبەت تورکیاوە زۆر گرنگە ئێمە ئەو خاڵە پێم باشە باسیکەین بۆ ئێمە نەمانتوانی وا بڵین لە ئێستادا پێم وابێ لە مەودایەکی کورتیشە ناتوانین ئێمە پێم وایە من لە مەودای کوردان ناتوانین غازی سروشتی هەناردەی دەرەوە بکەین بە تایبەتی تورکیاش بۆ یەکێ لە خاڵەکانکم پێم وتی ئێمە لە ڕووی بۆریەوە طبعا گەشەکردنێکی باش هەیە لە ڕووی دابینکردنی بۆریەوە لە ناوخۆی کوردستانە بەڵام لە ڕووی دەرەوە با بڵێن لەلایەن تورکیاوە هێشتا ئەم بۆری غازی سروشتی دابین نەکراوە ئەمە ڕێککەوتنێکی لەگەڵا بکرێت چۆن ئەبێ ئێمە یەکەم جار بینین لەگەڵ عێراقا ڕێککەوتنێ بکەین ڕێککەوتنێکی
یاسایی و سیاسیش بیرت نەچێ ئێمە لە ساڵی چەند ساڵێک لەو پێش کەسێکی یاسایی هەبوو حکوومەتی عێراقی لە دەدگای پاریس بردیەوە ڕێگری کرد لە کوردستان بۆ ئەوەی نەوت هەناردە بکە ئەگەر ئێمە ئەمە ئێستا ئاستەمە بۆ ئەمە ئاستەنگیەکە ناتوانین کە ئێمە ئێستا بە تایبەتی ئەمە بۆ نەوت بە ئایا سەرێشەمان بۆ دروستەکە بۆ غازیش هەبێ سێریکی ئەگەر ئەمە چارەسەر نەکرا ئێمە ببینە لای تورکیا بزانین لەگەڵ تورکیا قسە بکەین تورکیا هاوکارە بێ بۆ ئێمە بتوانین هاوکاری مامکە بتوانین غازەکە بنێرینە دەرەوە ئەو کاتە تەحلیلێکی تایبەتی بۆکەین ئەمە خاڵی یەکەم لەبارەی با بڵین بۆریەوە پێم خۆش ئەمە باسکەین مۆزوعێکی تر هێشتا ئەمە خاڵێکی گرنگە ئەمیش پێم باشە باسیکەین مۆزوعی جوغرافی سیاسی بیرمان نەچێ ئێمە هەندێک ئاکتەر هەند لەم ناوچێنە پێیان خۆش نییە هەمان شت بۆ کوردستان کە کەرتی غازی با بڵین غازی سروشتی لە هەرێمی کوردستانە گەشە بکە ئەگەر سێری کۆرمۆرکەی و سێری بەشەکانی ترکی هەر کاتێ گەشەکردنیە بەرهەمهێنانی لە کۆرمۆن زیادی کرد بێ ئێمە درۆنێک سەردانی کردوین باشە ئەمە چی ئەمە پامی هەیە پامەکەی چییە پێمان باش نییەوە ببنە با بڵین دەستێکی باڵاتان هەبێت لە کەرتی با بڵین لە ئابووری بەگشتی و بە تایبەتی لە کەرتی وەزە و غازی بەتاشید ئەمە خاڵێکی زۆر کە ئەمە پەیامە بێمە لی تێبگەین ئەمە لە ڕووی جیۆپۆلیتیکیەکەەوە پێم خۆشە ئاماژەش بۆ خاڵە بکەم مۆزوعێکی ترمان هەیە ئێمێش کێشەی سیاسی ناوخۆی هەرێمی کوردستان لەمەوە لەم ڕوانگەیەشەوە پارتە سیاسەکانی کوردستانی خۆمان خوێندنەوەی جیاوازیان هەیە بۆ هەناردەکردنی غازی سروشتی بۆ دەرەوەی کوردستان ڕای جیاوازەیە ئەبێ ئێمەش چارەسەرکرێت کە ئێشتا چارەسەر نەکراوە خاڵێکی تر کە زۆر گرنگە بەلای منەوە پێم خۆشە لێرەشە باسی کە مۆزوعی میدیایە بە حەقەت هەندێک لە میدیاکان کارێکی باش ناکەن لەوەیە کە چۆن ئەم پەیامە بگوازنەوە ئێمە لە ناوچەیەکانی ناوچەیەکی زۆر ئاشتی تیادا نییە بیرمان نەچێ من هەندێک جارە بینم میدیاکان وێنەی کوردستان بەم شێوە دەکەن ئێمە دەتوانی ببینە لە ڕووی غازی سروشتی ئەتوانی ببینە جێگرەوەی رووسیا ئەم قسەیە تۆز ئێستاکەم زۆرانی بکرێ بە تایبەتی لەوەیە کە ئێمە خۆمان ئەبێ وا بکەین سەرنجی نارەکانمان ڕانەکێشین بۆ ئەم بابەتە بەڵام هیوادارم لە داهاتوە ئەمە زۆرتر بە بەرپرسیارانەوە مامەڵی لەگەڵا بکرێ و ئەو کێشانە بۆ بتوانین کەمی بکەینەوە و بتوانین ئەگەر بە شێوەیەشی نەرمیش بین ئەم کەرتە بەرەو پێشەوە بڕواوەکوی کە جەنابە باست کرد زیاتر بتوانین هاوکاری عێراق بین لە دابینکردنی بە تایبەتی کارەباتە. سپاس بەڕێز دکتۆر شوان شەرعی مامۆستا لە زانکۆی ئەمریکی هەروەها توێژەر لە سەنتەری زیاد جعفەر زۆر سپاس کە لێرە لەگەڵمان ئامادە بن. سپاس بۆ زانیاریەکانتان.